ڕەفیق حلمی هەروەکوتم کە پاکیزەخانی کچەزای بە مامۆستای کوردایەتی ئەزانێت طبعاً و شکیشیتیانێک کە یەکێکە لە کادرانی پێشکەوتوی کوردایەتی لەو سەردەمی سەرەتای چەرخی 19هەمە یان 20ەمە بڵێن شکیتیان نییە کە کارتێکردنێکی گەورەی هەبوو بەڵام زۆر گەورەش نەبوو لەسەر مستەوای ئەوە کە سیاسەتێکی گەورەی لێ دروست ببێ. ڕەفیق حلمی وەکوتم ڕەخنەیەک ئەگرێ لە شێخ ڕەخناگرێ لە شێخ بەڵام ئیجابیاتێکی زۆریشی باسەکە ئیجابەتی خۆی هی ئیدارەکەی چونکە گومانی تیانە لەوەی کە شێخ توانی کاریگەریەکی گەورەی هەبێت نەک لەسەر ئەو ئەترافانەی خۆی بۆ کوردستانی ئەو دیویش ئەوە شتێکی زۆر گەورەیە بەڕاستی برایان ئەوەش دیسانێکێکە لەو نقطانەی دایمە باسیەکەمەوە من کە یەکێک لە دۆڕاندنی ئێمە وەکو کورد لە سەردەمی عەلەمانیەتی کوردیە سنوورەکەیە. ئێمە سنوورەکەمان دۆڕاندووە، یعنی وەختێک شێخ مەحموود هێرشی کردە سەر ئینگلیزەکان سلەیمانی گرت 3 ڕۆژی پێ نەچوو مەحموودخانی دزڵی لە 25 مەحموودخانی دزڵی گەیشتە سلەیمانی بۆ هاری کاریکردنی لەبەرەوەی تر لە 23 مانگ 3 ڕۆژ دوای ئەوە هێزێکی بەقووەت هەموو هێرشیان کردە سەر ئینگلیز. ئەمە زۆر شتێکی گەورەیە برایانی بەڕێزم، یعنی کاتێک کە شخصیەتێکی وەکو مەحموودخانی دزڵی طبعاً ئەو کاتە مەحموودخان سەرۆکی هەموو هەوراماناتی ئەم دیو ئەو دیو بوو، کاریگەریەکی گەورەی هەبوو، ئەو کە هات بە دەنگ شێخەوە پێشتریش باسم کردوتم لە دانیشتنەکەی سلەیمانیە 40 کەس بۆ 63 کەس بە ڕیوایەتی دووهەم 63 کەس لە سەرانی کوردی ئەم دیو ئەو دیو هی ڕۆژهەڵاتی کوردستان و ئێستای باشوور هەموو کۆبوو بوونەوە ئەو کاتە ئینگلیزەکان حەزیان بەو کۆبوونەوە نەکرد کەوا خەڵچێک لەو دیوەوە بێنە ئەم دیو ئێستا پێڵێن ئەم دیوە و دیو کاتە هەمووی هەریەک بوون. ئەمە کاریگەریەکی گەورەی هەبوو تەبان چونکە دوایی ژەزانین کە اسماعیل خانی شوکاک سمکۆ کە دێتە سلێمانی ئیستیقبالێکی وا گەورەی بۆکەن لایق بێ بە شخصیەتێکی گەورەی وە ئەمانە هەمویان پەیوەندیان بە یەکترەوە بوو. یەکێ لەو دۆڕاندنەی لە سەردەمی عەلەمانیەتی کوردیا دۆڕاندومانە لە ماوەی ئەم 40 ساڵەیە لە تەسبیتکردنی سنوورەکانی عێراق ئێران، ئێران تورکیا، عێراق ئێرانە، هەروەها عێراق و تورکیا، سووریا، ئەم حدودی ئەم چوارانە کە بە کوردستانی ئێمان هەموو ئاوا لەتلەت کردووە ئەم کوردە خۆی بەشدار بووە لە پاراستنی ئەم حدودە زۆڵەیە. ئەمەیە کە دایمە ئەیڵێن و بۆچی لە ناو پەتانە پەتان ئەبوون بە حاکم لە کابول، ئەبوون بە حاکم لە ئیسلاماباد لە دوای 1947ەوە لیاقەت خان بۆ نمونە حاکمی دووهەمی پاکستان یا مەحموود خان، ئەمانە پەتانیش بوون نەبوون بە ڕئیس جمهور لێرە، ڕئیس جمهوریش بوون لە ئەفغانستان لە سەردەمی داود خان یا ئامان الله خان یان لە سەردەمی زاهر شا یا لە سەردەمی چوار حکومەتەکەی کۆمۆنیستەکان نەجیب بۆ نمونە نەجیب خۆی یەکێکە لەوان یان بابرا کارمل بە هەر حاڵی هەر یەکێک لەوان لە سەردەمانی ئەوان یان هی تالیبان هەمویان ئەبوونەوە بە حاکم لەو دوو وڵاتە، بەڵام لە هەمان کاتە نان هێشتووە سنووری ئێران پاکستان یا سنووری پاکستان ئەفغانستان خۆی بگرێ لە ناو بەلوچ و پەتانەکان. ئەمە یەکێکە لەو گلەیانەی کە ئەکرێ لە عەلەمانیەتی کوردی. ئەمە تەمان خاڵێکی گەورەیە.